هونەرمەندان لە ڕێگای بڵاوکردنەوەی بەرهەمەکانیانەوە پەیامی خۆیان هەیەەوە هەمیشە نەوەستانیان لە کاری هوەری و هەوڵدانیان بۆی بتوانن بەرهەمی زیاتر و باشتر و لە بەرهەمەکانیشیانە بتوان ڕەسەنایەتی و ئەو فۆلکلۆری کە هەیە بیپارێزن و لە هەمان کاتیشا خزمەتی زیاتر بە میوزیکی نەتەوەکی خۆیان بکەن و هونەرمەندانی کوردیش بێبەژنین لەوەوە هەمیشە لە ڕێگای بەرهەمەکانیانەوە پەیامی خۆیان و کاری جدی لە بابەتی هونەریاکەن تا بتوانن خزمەتی زیاتر بە هونەری گۆرانی بکەن چ جای ئەوانەی کە لە کوردستان و چ جایوانشی کە لە دەروی کوردستان و لە تاراوگە بتوان لە ڕێگای بەرهەمەکانیانەوە زیاتر و زیاتر خزمەت بە هونەری گۆرانی و میوزیکی کوردی بکەن لەم نێوەندە هونەرمەند دانیا عەلی لە نوێترین بەرهەمی خۆیان بە ناوی هەڵاڵی خۆم بوو کە بڵاوی کردوێتەوە لە پرۆگرامی کورسات مەگەزین بۆ یەکەم جار قسە و باسی لەسەرەکەین لە سەر بەرهەمەکەی مەمەندیاری بەڕازیان کە ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لەگەڵ مایە خاتوو دانیا سڵاو لێ بێم کاتت باش بە هیوام زۆر باش بیت زۆر سپاس سڵاو لێوە سڵاو لە هەموو هاوڕێیان و ئەزیزان و ئەوانەی کەمان سڵاو بۆ هەموو هاوڕێیان بۆ ئێوەش زۆر سپاس بۆ تۆ من زۆر سەرنجی ڕاکێشاوم تایتڵی گۆرانیەکەت هەڵاڵی خۆم بوو گیان هەڵەی خۆم بوو ببوورە هەڵەی خۆم بوو زۆر باشە لە تێکستەکەەوە دەرەتێناوە یان با بڵێن چیرۆکە و خۆت حەزت کردو کاری لەسەرکەی ڕاستی لەگەڵ مامۆستای گەورەی کورد مامۆستا بورهان مەقسی من کارم کردووە ئەم جارە مامۆستا بورهان خۆی هەڵبژاردەی خۆی بووە تێکستە تێکستی برای عەزیز ئاسیوە حەلاقە هەڵبژاردەی مامۆستا بورهانە ڕاستی بەس منش کارێک زۆر جوان بۆ بەلام و ئاوازێک زۆر جوانی بۆ داڕشتە بوو بۆ هەڵەی خۆم بوو پێکەوە کارەمان کرد زۆر باشە خاتوو دانیا تۆ بۆ هەڵبژاردننی تێکست بۆ گۆرانیەکان تا چەند حەز و خولیات هەیە بۆ هەڵبژاردننی تێکستێک کە سەرنجڕاکێش بێ یان بەلای خۆتەوە یان بەلای هەوادارەکانیشتەوە بڵێ طبعاً گرنگە هۆنراوەکەش ئەبێت بەڕای من ئەبێت گونجاندنێک هەبێت لە نێوان ئاواز و ئەو هۆنراوەیە چون کاری لەسەرەکرێت من خۆم زۆربەی کات هەڵبژاردی خۆم نەبوون هۆنراوەکان بەڵام کاتۆتە بەردەستم کارێکی جوان بووە بەگشتی بۆ شێوەیە کارەکان ڕۆشتە بەڵام ئەشکرێت ئەو ئاوازە جوانە هۆنراوێکی جوانی بۆ دانرا بێت کە پێکەوە گونجاندن هەبوو بێ و لە دوایەوە کە موزیکی بۆ دائەندێ و ئاوازە جوانتر ئەبێت دوایەوە دەنگی شەخێتە سەر بەگشتی کارەکە زۆر جار گۆڕانکاری بەسەرایە تا تەواوە بێ بە هیوام ئەم کارەش کارێکی باش بێت و شایانی گوێگرتن بێ زۆر باشە لەگەڵ ما بمێنەرەوە لەگەڵ بینەرانی خۆشەویستە ئێمە بە سێری بەشێکی کلیپەکە بکەین و دواتر یەمەوە گفتوگۆی لەسەرەکەین فەرموو دەستان خۆش بێ دەنگە هەر خۆش بێ خاتوو دانیا
ویستم پرسیاریەوەت لێ بکەم پەش بەر لەوەی بچمە لای گۆرانێکە تۆ ئاوازەکەت هەیە و بۆ هۆنراوەکە گەڕێیان هۆنراوەکەت هەیە و ئاوازی بۆ دانی مامۆستا بورهان ئەم ئاوازەی داناوە ئاوازێکی جوان بۆ بەڕاستی ئەشکرێت ئەو کارانی کە اختیارێک بێت لەگەڵ ستایل و شێوازی ئەو کەسیا بگونجێت جا بۆ منیش زۆر گونجا پێم خۆش بوو ئەم کارە تەواوکەین پێکەوە زۆر باشە هەوڵدانی تۆ لە وتنی گۆرانی و میوزیکۆوانەتدا چەند گرنگی بە پاراستنی ڕەسەنایەتی ئەو میوزیکە کوردیە ڕەسەنەکانیان چ جای دەنگیشت بڵێ زۆر جار ئەمان و کارانە زۆر جار من هاتوتە بەردەست مثلکارێکی یا ڕۆژاوایی بۆیان بە ستایلێک کراوە بەڵام من پێم خۆش بۆ ئەوەی کە من ئێڵێم وەکو دەنگ وەکو گۆرانی وتنەکە بە تەواوەتی کوردی بێت بێت ئێمە هەوڵ بین هەمیشە ئەو ڕسایەن تێ بپارێزین پارێزگاریکردن لەو ڕەسەنایەتێ ئێمە توانین هوەری کوردی دەوڵەمەندتر و جوانتر بکەین زۆر باشە ئەمەیە پرسیاری ئەوە بکەم هەڵبژاردننی تۆ یان کاتێککە گۆرانێکیشی نوێ بڵاوەکەیتەوە هەست بە جیاوازیەکەکی لە چاو بەرهەمەکانی ڕابردوو تاکە ینی باشتر ڕوتە بێت چ جای لە ڕووی ئاوازەوە بە یاخود دەنگی خۆتەوە بێ هەمیشە هوەرمەند دەبێت لەگەڵ گۆڕانەکانە بڕوات مەسەلەن وەکو سەردەم زۆر جار ئەخوازێت شتی جیاواز شتی جیاواز تاقیتەوە منیشم کارم جیاوازترە لە کارەکانی ترم هەڵیش ماوە بە شێوەیەکی جوان بەڕاستی بۆ جوانی ئاوازەکەی مامۆستا و هۆنراوەیە کە دانراوە بە جوانی بیگەێنم پەیامەکە بە جوانی بگەێنم هەوڵە ماوە وەکو دەنگیش باشترین توانە کارەکە پێشکەشکەم زۆر باشە کاری کلیپ و وێنەگرتنی و لەو سەرمایە سویدا کێ بۆی کردویت بڵێ ئەم کارە لە وڵاتی کراوە دەستەخۆڵم لەگەڵ هونەرمەندی ئازی کووردا عومەر پێکەوە هەموو کامرەمان و هەموو دەتێنەری ئەم کلیپە کاری کردووە خۆشم تاجی کردووە زۆر سارد بۆ ڕۆژدا ناقصدوو بوو بەڵام جەوی زستان من لەم وەرزەیە بەڕاستی هەستاوم بە کاری کردنیام گۆرانیە خۆش بجوانی وەرزەکەش پیشان بی لەگەڵ ستایلی گۆرانیەکەش ڕێکەوتی بوو پێکەوە هەنێ بیرۆکە هەبوو کە ئێمە ئەتراکە دوو کارکتەری بەشدار بن لە کلیپەکەیان بەڵام بەداخەوە ئامادە نەبوونیان و کاتەکانی منیش نەگونجاتەوە بکرێ خۆشحاڵیشەوە کارەکەت توانرا سەرکەوتوو بێت هەرچەند کە بۆ شێوەیەش کرا تۆزە سادەکرا بەڵام لەگەڵ سایلی گۆرانەکە بەڕێکێتی گونجا ئێمە بتوانین پێشکەشی بکەین گرنگ بۆ من پەیامەکە بۆ پەیامەکە بگەێنە زۆر باشە کاری ڤیددیو کلیپ تا چەند هاوکارە بێ بۆ باشتر ناساندنی گۆرانێکە و چوونە نێو خەڵکەوە بەڵێ بەدڵنیایی من دوایین کارم سیدیەک بوو لە ساڵی 2010 بڵاوم کردەوە ئەو سیدیە وەک ئەوەی کە من زۆر دیلاگۆم پیان بە تەواوی نەگەشتە گوێگران و بینەران لەبەرەوەی کارێکم بۆ نەکردووە لە ڕاستیە بۆ هیچ گۆرانێتی کلیپکردن زۆر دەوری هەیە لە بڵاوکردنەوەی ئەو کارەی ئەکرێت بۆ هونەرمەند من زۆر دەمێت ساڵیشە لە 2010 دوایین کلیپم بۆ کردومە دەستەکانە خۆش بێ هیچ بەرهەمێکە جێ لە داهاتوە کاری لەسەر بکەی لە ئێستا بەڵێ کاری تازەی تریشم هەیە بەڵام پێم خۆش بوو جارێ ئەم کارە بگەێنم هیوادارم شایانی ئەوە بێت ئەو کەسانی کە چەند ساڵێکە بینەر و گوێگری منن و هەمیشە کاریان کردووە کە کاری نوێم هەبێت شایانی ئەو چاوەڕوانیکردنەی گوێگران و خۆشەویستانم بێت بەڵام کاری نوێشم هەیە بە دڵنیایی دەستەکانە خۆش بێ سپاس بۆ بەشداریکردنت لە پرۆگرامی کورسات مەگەزین